هەرگیان ڕۆی مەلای خوم چی جامێ خومم ساوان. من محەممەد مەجید ناسراوم بە محەممەد کەمان لە ساڵی 1982 لە خورماتوو لە دایک بوومە. بەنسبەت کاری هونەری لە ساڵانی 97 بۆ 98 دەستم کردووە بە کاری هونەری تاکو ئێستاش بەردەوامم. خۆم عاسفم، عازفی کەمانم و لەگەڵ ئەوەشدا عود ئەژەنم یاخود ساز یاخود ئۆرگ یاخود ئیقاع. ئاگری دووری سوتانی جەستەم قسەکردن ئەوە جیاوازە و ئەم گۆرانی وتن ئەمیش بەهرەیەکی ئیلاهی ئەگەر بە پێی بڵێن زمان گیری یان ئاواز و ئەمانە ئەمە هەمووی بەهرەیەکی ئیلاهیە. ئەبلەنێنم ئۆیانغام ئەڵماسنۆیان غەمەغەنێنم دەدەنێنم ئەغەنێنم لابلەنێنم ئەبلەنێنم. یاخود هەندێ کەس هەیە ئەم حاڵەتیانێ ئەمیش کارێکی ئیلاهیە. من هیچ کێشەیەکی بۆ دروست نەکردووە. من هەر بەردەوام لە کاری هونەری و تاکو ئێستا لە خورماتوو زۆر جار بەشداریەکەم، ئەمە زۆر جار لە شارەکانی کەرکووک یاخود هەولێر یاخود سلێمانی بەشداریەکەم. تەڵیایت لە منباریوە خەمی دووری تۆ لە منباریوە من بیرت تاکەم بیرت